هەرێمی کوردستان هەیە پامنێری پەیامەوەی گواستەوەکە کۆبوونەوەکە تا ئێستاش بەردەوامی هەیە و تاوتوێی دۆخەکە کرێت وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ ڕامیار عوسمان پامنێرمان لە شاری سلێمانی و لە ئەمەکۆی گۆڕان گفتوگۆەکەین. ڕامیار سڵاوت لێبێ، کۆبوونەوەکەی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بەکوێ گەیشتووە؟ بەڵێ سڵاو لە ئێوەش. کۆبوونەوەی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە دوێنێەوە بەردەوامە ئەمڕۆ لە بەیانیەوە لە دوای کاتژمێردەوە دەستیان کردێتەوە بە ئەنجامدانی کۆبوونەوەکە. دیارە تەوەری سەرەکی کۆبوونەوەکەیان لەسەر مەسەلەی کشانەوەیانە لە حکوومەتی هەرێمی کوردستان و کشانەوەی وەزیرەکانیانە لە حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان. وا بڕیار بۆم کۆبوونەوەیە ڕۆژی شەمە ئەنجام بدرێ، بەڵام بەهۆی کۆمەڵە بارودۆخەوە کەوتە ڕۆژی سێشەمەواتە دوێنێ و ئەمڕۆژ کۆبوونەوەکە تا ئێستا کە من قساکەم کۆبوونەوەکە بەردەوامە. لەگەڵ ئەندامانی جواتی نیشتیمانیە قسەم کردووە کە کۆبوونەوەکە ئەمڕۆ تا کاتژمێر 3 ئەخایەنێت. لە دوای کۆبوونەوەکە بڕیار وایە گۆڕان خۆی بە تاوەتی یەکلایی بکاتەوە لە حکوومەتدا دەمێنێتەوە یاخود ئەگەرەیان زۆرە ڕامیارێکە هەیە، ینی بزوتنەوەی گۆڕ بەڵێ کام ئەگەرەیان زیاتر لە ڕوودانەوە نزیکە ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێم بکشێتەوە یان بمێنێتەوە؟ خۆی بەپێی ئەو لێدوانانەی مامۆستا باسکە هەیە پێشتر کاتژمێر 11:30 خولە بوو کە سکرتێری گشتی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە لێدوانێکیدا بۆ ڕاگەاندنەکەی خۆیان ئاماژەی بۆ کردبوو کە پێویستە سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆران بایکۆتی سەرتاسەری ڕابگەێنن و ینی سەرجەم دام و دەستگاکانی حکوومەت بایکۆت ڕابگەێنن و خەڵکی بێنە سەر شەخەم. دیارە پێی ئەو لێدوانانە بێت گۆڕان ئەگەری زیاتری ئەوەی لێ دەکرێتکە لە حکوومەت بێتە دەرەوە، چونکە زۆربەی ئەندامانی جواتی نیشتیمانی و سەرکردەکانی گۆڕان لە دوێنەوە بەپێی ئەو بەیاننامانەی کە ڕایگەێنن زیاتر مەیلیان بەلای هاتنە دەرەوەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان وە کشانەی وەزیرەکانیانە. دوجاریش چاوەڕوان نەکرێ، ینی ئەم تەوەرانە بە دەنگی کۆتایی یان بڵێن بە دەنگی زۆرینەی ئەندامانی جواتی نیشتیمانی یەکلایی بکرێتەوە. چاوەڕێیەکەین کە تا کاتژمێر 3 بزانین دوای کۆبوونەوەکە ڕاگەیاندراوێن دەبێت یاخود کۆبوونەوەی کۆنگرەی ڕۆژنامانیانە بێت بۆی کە ئەم پرسە یەکلایی بکەنەوە بە تاوەتی و ئاماژە دەبێت بۆش بکەم، ینی کۆمەڵی ئیسلامیش هاوشانی بزوتنەوەی گۆڕان پرسەکە تاوتوێیەکە لە ئێستا دەیەوێت ئەم بڕیارانە لەگەڵ ئۆرگانەکانی خۆیان ینی تاوتوێ بکات بۆی کە هەردوو لایان قەرارێک بدەن بزانن بە هاوبەشی لە حکوومەت بێنە دەرەوە یاخود لە حکوومەتتا بمێنەوە. بڵێ ڕامیار عوسمان لە داهاتووە لەگەڵ تامێنینەوە ئەگەر پێشاتی نوێ هەبوو